نێودەوڵەتی باوکاری هاوچووبوونی سیاسەتمان لەگەڵ سیاسەتی نێودەوڵەتی بۆمەی قارەمانەدا بە 6 پێشمەرگە ڕۆژێکی ئاوا و لە شوێنێکی ئاوا حکمی خۆی جەزای یاسایی خۆی وەرەگرێت. لێرەوە ئەمە قسە لەسەر ئەم کابرا لەسەر ئەوە بکەم بەداخەوە لەم ساڵانەی دوایی بە تایبەت لەکوێ درزەکەوێتە نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان یەک نەبوونی ئەم هێزە ئەساسیانە یەکێتی پارتی گۆڕان دواتر هێزەکانی تر درجێک پەیدا بێ بۆی کە ئەمانە شوێن لە وڵاتی ئێمەیان لە عێراق بە تایبەت و دواتر دزە بکەنە کوردستان و لە وڵاتە گیان بێتەوە. بە تەحدید لە مانگی لە هاوینی 2011ەوە جارێک ئێران بە وازحی لێم جارێک تورکیا لە ڕێگای چەند بەداخەوە چەند گروپ و لایەنێک کە نامەوێت ئێستا ناویان بڵێم و لەو بەڵگانەی خەمە ڕوو دواتر لاتانە خۆتان تێگەن کێن هەوڵ درام گەورە تیرۆریستە بە ناوی مساڵحە یا ئاشتەوایی بێنەوە کوردستان. هۆکاری هێنانەوەی ئەمە بەداخەوە گەڕێتەوە بۆ ئەوەی کە درزی نێوان ئەم هێزانەیە ناکۆکی و ناتەبایی نێوان ئەم هێزانەیە و بۆیە ئەوە دەرفەتی ئەوەیە بێ کە بیهێنەوە سەر سەحنە و شانۆی سیاسی کە لە وڵاتە جارێکی تر جێ بێتەوە. دوو کەسایەتی بەداخەوە لێم زۆرشم پێ ناخۆش لە سیاسی لە وڵاتە لە نەرویج پێشتر سەردانیان کردبوو. ئێمە ئەلبەت ئەمەی من ڕای شخصی عتایە وەکو کە سوکاری شەیدەکانی لێم ئەو قسانەی کەم قسەی کە سوکاری شەیدەکانمانە سەر لە بەری ئەو شەیدانی لە شەڕی دژ بە تیرۆر شەهید بوون سڵحیان بۆ بکرێ هاوکاری مادی بکرێن ئەو داعوای یاسایانەی لە کوردستان و لە دەروی کوردستان لەسەر ئەم گەورە تیرۆر لیستەیانە دابخرێت تەبریە بکرێت. کاتێک بەڕاستی ئێمە بەو کەیسەمان زانی زۆرینەی ئەو کەسانەی زیاتر لە شتی سیاسی و یاسایی لە کە سوکاری شەیدەکانمان ئاگایەکیانێ و تێگەن لە نێوان خۆمان ئێمە مشاوەرەیەکمان کرد دەرەنجام هاتینە ئەو ئەنجامەی کە ئێمە یادداشت بدەینە حیزبەکەی خۆمان لە ڕێگای ئەنجومەنی ناوەندی یەکێتی من نووسراوم بۆ مەکتەبی سیاسی بۆ دەستگای زانیاری بۆ دژە تیرۆر بۆ ئاسایشی سلێمانی و جیهەتی معنی نووسیوە و هەر ئەو کاتی یادداشتمان داوەتە پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم کەسایەتیە نەخۆینە گروپەکەی وارد نییە بەڕاستی بخرێتە نیتاقی مساڵحەی نیشتمانی وەکەوەی هێزێکی سیاسی لەگەڵ هێزێکی سیاسی شەڕی بوو وێ ئاشتەوایی نیشتمانی بە ناوی ئەوە بهێنەوە کوردستان. دوانێکی تون بەوەی کە حکوومەتی هەرێم و هێزە سیاسەکان بە ئەرکی خۆیان هەڵناسن وارد نییە ڕێگا بدەین کەسێکی لەم شێوازە بێتەوە ئەم وڵاتە ئیلا مەگەر بەسەر لاشەی کە سوکاری شەیدەکانیشمانە ڕێگای پێ نادەین ئەمە بێتەوە ئەم وڵاتە. شتر لەم کەیسە هاتوتۆی کردووە و لەگەڵ ئەم کابرا چۆتە نەرویج دانیشتۆ لەگەڵی و وەساتە بە دوای مساڵحەوەیە لەم ڕۆ بە دوا 4/12/2019 کە ئێمە ساڵڕۆژی 17 ساڵڕۆژی شەیدەکانمانە بەجاتی کە سوکاری سەرجەم هەموو ئەو شەیدانەی لە هەر حیزب و ڕەنگێکن بەدەستی ئەم تیرۆریستانە شەهید بوون ڕێگا نادەین ئەوانە بەڕاستی بە ناوی ئێمە بە ناوی مساڵحە بەڕاستی قسەی لەگەڵ بکەن ئەو کەسانی ئەو کارەکەن لەم ڕۆ بە دوا پیان ئەڵێم من لە جاتی سەرجەم دووارەیەکەمەوە هەموو ئەو کەسایەتی و پێشمەرگە و کەسانی زەرەریان لە دەستی تیرۆر بینیوە ئەبێ دژمنبوونی خۆیان بە ئێمە بە کەسوکاری سەرجەم شەیدەکانمان بە خەڵکی کوردستان ڕابگەین. کۆنگرە ئەنجومەنی سەرکردایەتی 7/12 بڕیارداوە لیژنەی معنی هەن بەو کارە هەڵەسن کۆتایی ساڵیش بێ هەر سوورین لەسەرەوە ئەم ساڵ توانین کۆنگرە بگرین.